بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ باز لە نرخی دەرمان دەکەین و قسە لەسەرەوە دەکەین ئایا لە هەرێمی کوردستاندا هەوڵێکەیە بۆ گرانکردنی نرخی دەرمان بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر باریف زاهیر سەرۆکی لقی سلێمانی سەندیکای دەرمان سازانی کوردستان لە ستۆدیۆی سەرکی هەروەها بڕیاریشە لە ڕێگەی سکایپەوە دکتۆر بەختیار ئەمین سەرۆکی ڕێکخراوی گیانی دژی دەرمانی ساختە و خراپ لە دانیمارکەوە لەگەڵمان بێت. سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر ئەگەر سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لەم ڕۆژانەدا باز لە نرخی گرانکردنی نرخی دەرمان دەکرێت. هیچ هەوڵێکەیە بۆ گرانکردنی نرخی دەرمان لە هەرێمی کوردستان؟ سەرەتا سوپاسانەکەم بۆ ئەو میوانداریە. نەخێر هیچ هەوڵێک لە ئارایانە و ئەمە لەوە چێ جۆرێک بێ لە دیعایەکردنی یا شتێکی ئاوا دەرمان نرخی سابتە و چەندین ساڵە ئیشی لەسەرکراوە بۆی نرخی سابت بێ و نرخی فەرمیە بە هیچ جۆرێک هیچ کەسێ نرخی دەرمانی بەرز نەکردوێتەوە بە هیچ جۆریش بەرەوگرانی نەڕۆشتووە. ئەوە ویستە چیە دابەشتان کردووە بەسەر دەرمانخانەکانە بۆ نمونە نرخی هەندێک دەرمان مەسەلەن بڕێکی ڕەنگە 10,000 هەندێکیان زیاتر چبێتە سەری ئەنیەگە ئەمە گرانکردن نیە چییە بۆ نمونە؟ ناخۆی ئێمە عادەتەن ستاندەری کوردستان ستاندەری هەموو شوێنێ عادەتەن حکوومەتی ئەو شوێنێ سەر بڵاوە کاتەوە سەردانێ بە ژێرەی ستاندەری ئێمە کە ستاندەری وەزارەتی تەندروستیە ئەو نرخ فەرمیانی کە لە وەزارەتی تەندروستی هەیە نرخ وەکو خۆیەتی. بەڵام لەوە چێ مەسەلەن بۆ هەر یەکێ نرخی نافەرمی هەبێ بڵێ ئەمە پێشتر ئاوا بووە زووتر ئاوایە ئێستا ئاوایە ئەم شتانە فەرمی نین. یعنی مەسەلەن من ئەتوانم بڵێم لە دەرمانخانەیەکە پێشی مانجێک دەرمانێکم کڕیوە بە 1000 دینار بەڵام ئێستا ئەیکڕم بە 2000 دینار. بەڵام نرخی خۆشی ئێستا وەزارەت پێم بڵێ بە 4000 دینار یا سەندیکا پێم بڵێ بە 500 دینار. ئەم شتانە نرخەکە خۆی فەرمیەکە ئەوەیە. ئەگەر ڕێگان بیت حەزەکەم تۆزێ لەسەر مۆزوع باسکەم. ئەسڵەن خۆی مەسلەی نرخاندنی دەرمان مەسلەیەکی تۆزێ ئالۆزە خاستن لای ئێمە تازەین لە نرخاندنی دەرمانە. پێشتر شتی وامان نەبووە دوای بڕیاری ئەنجومەنی وەزیران و دوای بڕیاری بەڕێزان وەزارەتی تەندروستی و بە هەمانجی لەگەڵ سەندیکای دەرمان سازان لێژنەیەک دروستکرا بۆ لیژنەی نرخاندنی دەرمان. تەبان ئیشی ئەو لێژنەیە زۆر ئیشێکی ئالۆزە مەجموعە دەرمانسازێک و مەجموعە خەبیرێکی بەڕێز لەو مەجالەیە کارەکەن بە جۆرەی چەند پێوەرێکی دەولی و چەند پێوەرێکی دراوسەکان نرخێکی تایبەت دائنێن بۆ کۆمپانیاکان. بۆ نمونە بۆ دەرمانێکی دیاری کراو ئەڵێن ئەو دەرمانە بە $1 ئەیت تۆ کۆمپانیا کەش دوای ئەوە نرخێکی تری بۆ دائنێن ئەڵێن کۆمپانیا بە $1 ئەی بە کۆگاکانی دەرمان تۆش بە $1.05 ئەیەی بە دەرمانخانەکان تۆش بە $1.50 یاخود بە $1.10 ئەیەی بە نەخۆش. ئەمە هەمووی بۆ ئەنووسن بۆ دیاری ئەکا ئەڵێ تۆ بۆنە ئەوە بۆنە ئەم شتانە دیاری کراوە بۆ زۆربەی زۆری دەرمانەکان. ئەوەی پێوەی پابند نییە چێە؟ یعنی ئێمە تەنها ویستمان ئێستا بۆ منە نەخۆش لای ئێمە فەقیرە سەری لێ شێواوە ئەچێ بۆ دەرمانخانەیەک هەمان دەرمان ئەکڕێ بە نیوە سەر یەک لای من بە 50,000 ئەچێ بۆ دەرمانخانەیەشتر بە 25,000 هەمان دەرمان هەمان شەریکە هەمان ئێکسپایر هەمان باج نەمبەر بەڵام نەخۆشەکە سەری لێ شێوە نازانێت ئەگەر هەرزانەکە بکڕێ بەیانی تووشی مزاعفات تێبێت تەسەورەکە دەرمانەکەی عادی بوو بێ ئەڵێ بۆیە گرانەکە بکڕم. ئەگەر گرانەکە ئەکرێ سەیرەکە هەمان شەریکەیە. ئەمە نەوعێ لە سەردێشێواوی لە بازاڕە دروست کردووە بۆ تۆی ئەوەی کە مێنەکە بکەوێتە ژێر پرسیارەوە. باشە بۆ لە دەرمانخانەی من کورتیانی ئەوە چی ئەوەی کە ئێستا بەسەر دەرمانخانەکان ئەجا پێ بڵێم چۆن بڵاو کردو تۆ ئێستا بۆ نمونە ئێستێکم لە ژێر دەستدایە کە ڕەنگە من نەتوانم ناوە زانستەکانەوە باشی بخوێنەوە بەڵام بۆ نمونە هەیە بە 13,000 ئێستا کردوتانە بە 19,000. ئەخنا من پێم وتی لەکوێ بە 13,000 بوو؟ بۆ نمونە لە هەندێک دەرمانخانە بە 13,000 من نرخی فەرمی بە هەمان کواڵێتی ئێستا کردوتانە بە 19,000 بۆ نمونە. نانە ئێمە نەمان کردووە هەر خۆی سەرەکەی ئەستان ئەوە نیە من بە عملێکە بۆ تەواو کەم ئێستا تۆ تێگەیم قەزدم چییە؟ مەجموعەیە شەریکات ئیستیغلالی ئەم نرخانەیان کردووە مەجموعەیە کۆگا ئیستیغلالی ئەم نرخانەیان کردووە. چۆن؟ بۆ نمونە وەزارەت پێی وتون یاخود لێژنەی نرخاندن کە سەندیکاشی تایە ئەڵێ ئەم دەرمانە ئەی بە $2 دوای ساڵێک 2 ساڵ هەستاوە بە $2 نایفرۆشێ بە $4 ئەیفرۆشێ. بەڵام چیەکە؟ بە $4 ئەیفرۆشێ بەڵام لە زیاتی قەتعەیەک 2 قەتعات ئەیاتێ. ئەڵێ تۆ خۆت سەرەکە دابەشکەرەوە. تەمان بۆ سەیدەلیەکە لەوە چێ بۆ هەنێ سەیدەلیەک بکە بەڵام شەرتێکی لەسەرداناوی ئەڵێ 2 قەتعات ئەیەمێ
لە هەر قەتعەیەکە نیوا و نیو زیاد ئێمە بەڵام ئەبێ 100 قەتع کەمترم لێ نەکڕی یاخود 200 قەتع کەمترم لێ نەکڕی ئەمە بۆ هەموو دەرمانخانەیەک ناگونجێ بۆیە لەوە دەرمانخانە بچووکەکان ناتوانێت 100 قەتع بکرێ لەوە 2 قەتع هەکرێ ئەڵێ بە 4 دلار ئەدەمێ بە سعرە گەورەکە بە سعرە بەرزەکە ئەیاتێ کە دوو ئەوەنەی ئەو سعرەیە کە وەزارەت بۆ دیاری کردووە بەڵام دەرمانخانەیەکی گەورە لەوە چێ بتوانێت نەک 200 قەتع 2000 قەتع بکرێ سعرەکە دابەشەکاتەوە بە ئەوە ئەیە بۆی ئەمە بۆتە هۆی تەفاوتی سعر لە نێوان دەرمانخانەکانە نەخۆش ئەچێ لە شوێنێک ئەیکڕێ کابرا ناتوانێت دەرمانخانەکە ناتوانێت زۆر بێنێ شەریکە بەگرانی ئەیاتێ یاخود کۆگاکە بەگرانی ئەیاتێ بە سعرێک گران ئەفرۆشێت دەرمانخانەیەشترە توانێت زۆر بێنێ بەگرانیاوەتی بەڵام ئەوەی بەلاژیاوەتی لەگەڵیا سعرەکەی دابش کردوێتەوە بە هەرزان ئەیە ئەمە بۆتە هۆی ئێمە چیمان کردو ئێمە هەستاوین بەم پاکیجەمان ناردووە بۆ هەموو دەرمانخانە و کۆگاکانی سنووری سندیکاکەمان ئەم پاکیجە چی تایە ئەمە سیدیەکی تایە باش لەگەڵ کتابێک نووسراوێت ئەم سیدیە باش ستیکەرێکی سندیکای دەرمانسازانی لەسرە و ئەو نرخانە لەناوە سیدیە بە 3 فۆڵدەری PDF ناردراوە بۆ هەموو دەرمانخانەکان و ئەو نرخانن کە لێرە دەکرێت نرخی پێشوو چەند بۆ ئەو نرخی ئێستا زیاد هەر هەمان نرخ زیاد نەکراوە هەمان هەر ئەو نرخەیە تەنها بڵاومان کردوێتەوە بەس بڵاو کراوەتەوە هەر هەمان نرخە خۆتان دەتوانن بە دۆداچنی بۆ بکەن لە لێژنەی دەرخاندن بۆ کردو مەسەلا هەندێک دەرمان پرسیاریشم کردو لە دەرمانخانەکان بۆ نمونە 10,000 چۆتە ئەوەیە کەم پێم وتی من هەموو دەرمانانش کە باز دەورکەی کە نرخیان چۆتن دەرمانی نەخۆشیان درێژ خێنەکان وایە نانا ئەو شتە بۆ نوعانیە کاکە حەچیم گیان ئەی بچۆنە ئەم نرخانە هەر ئەو نرخەیە هەر بەو نرخەش بووە هەر ئەو نرخەشمان هەیە ئێمە فەرمی هیچ نرخێکی تر نییە چەندین ساڵە هەر ئەو نرخەیە 3 ساڵە 4 ساڵە هەنێ نرخ پێشتر یا نرخێک لەناو 8,000 ئایتما گۆڕانکاریی بەسیتی تیاابێ ئەو مۆزۆعێکی ترە بەڵام نرخ نەگۆڕاوە زیادیش نەکراوە بەڵام شەریکات چی کردو بەهۆی ئەو فکرە ئەبقەریی کە داهێنراوە لەوە خۆی زیاتر شەریکەکانی دەرەوەی عێراقن ینی ئەو فکریان هێناوەتە ناو ئێرە بەهۆی ئەوە چیان کردووە کە بەلاش ئێن زیاد باش مەبیعاتی خۆیان فراندۆتە ئاسمان بۆ تۆ لە زیاتی ئەوەی مەجبوری بچی 2 قەتع نەکڕی 200 قەتع بکڕی کەواتە شەریکە مەبیعاتی زۆر زیاکە لەگەڵیشە کەمی ئێکسپایرمان ئێمە زۆر زیاد بێ نسبەی ئێکسپایرمان لە سەیدەلی و لە مەداخیلەکانی یەکجار زۆرە بێ ئەوە وا لە دەرمانخانەکانەکە چی بکەن تاوەکو ئەمە ئێکسپایر نەبێ مەجبورە ئەو دەرمانە زۆر بکرێت لەو شەریکەیە بەڵام هەر نەخۆشێک بێت داوای هەر شەریکەی بکە ئەوەی باتێ بۆ چکە زۆر لەسەری ماوەتەوە چۆکریوێتی بۆ ئەوی نرخی بگاتە بازار بۆ ئەوی بتوانێت کەمایە بۆ فشار لەسەر و کۆمپانیە دروست ناکەم بام کێشێت چارەسەر بێت ئەو شتەی ئێمە کردوانە کە نرخمان بڵاو کردوەوە ئەڵێن وەرنەوە سەر نرخە ئەسلیەکەی جاران ئەوە فشارە بۆ ئەو کۆمپانیانە کەویش بۆ ئەو کۆمپانیا و کۆگایە چکە مەزمانی کۆگاشانوان بۆ ئەو کۆمپانیا و کۆگایانە بۆ ئەوی بگەڕێنەوە سەر نرخە ئەسلیەکە ئەگەر هەمووی بگەڕێتەوە سەر ئەو نرخە ئەسلیە لە بازار چۆن 5 ساڵ پێش ئێستا لە سەیدەلیەکانان تەفاوتی سەرمان نابینی بازار هاتین جیاوازی نرخ لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەکی تر زۆر نسبەیەکی کەم بوو کەس هەستی ناکرد ئێمە ئەمانەیە بگەڕێنەوە بۆ ئەو تاریخە ئەمانەیە بگەڕێنەوە کە نرخ لە نێوان دەرمانخانە بۆی نەخۆش سەری دێنێ شێوێ بۆی نەخۆش تاکید بێت کە لە سەیدەلیەی ئەلف بیکرێ یاخود با بیکرێک لەو سەری دنیا هەموو یەک شتە و هەموو یەک نرخە و هەموو یەک کوالیتیە تەنها بەوە جیای کاتەوە من کە هات بۆ دەرمانخانەی خۆم پێی بڵێم ئەمە شەریکەیەکی فلان شوێنە ئەمە شەریکەیەکی فلان شوێنە بەڵام گوناحە من هەمان شەریکەی بەم بنەخۆش بە نرخێک لە شوێنێشتر بە نرخێشتر ئەی بۆ نمونە ئەو دەرمانخانەی کە ڕێگە پێدراوە کەمتر لەو نرخەی کەیوە دیاریتان کردووە بیفرۆشن دەرمانخانەکان بۆ نمونە نرختان دیاریکردو بوونەوە دەرمانێک بە 10,000 ئەو دەچێت مەسەرەن بە 8,000 دەیفرۆشێت مەسلەی هەرزان فرۆشی ئەمە یعنی شتێکی باشە بەڵام باشتر وایە یعنی ئەگەر بێتەوە سەر سعرە ئەسلیەکە ئەستن نەک 8,000 لەو سعرە زۆر کەمتر ئەگا بەدەستی هاوڵاتی ئەگەر هەمووی بێتە سەر سعرە ئەسلیەکە هەموو دەرمانخانەکان بێنەوە سەر سعرە ئەسلیەکە ئەو کاتە ئەتوانرێ هەموو دەرمانخانەیە بۆ نمونە هەرزان بیفرۆشێ گران بیفرۆشێ یاخود ینی عفۆن هەرزان بیفرۆشێ هەرزانتر لەو نرخی دیاریکراوە بیفرۆشێ بۆ ئەو جێپەنجەی دیار بێ لە بازارە بەڵام ئێستا ئەوەنە شوێن بە هەرزان و بە هەرزانتر و بە گران و بە گرانتر و ئەو شتانە هەیە خەڵک ڕاست و خراپەکە لە یەکتری جیا ناکاتەوە نازانێت کامیان ڕاستە کامیان غەڵەتە کام دەرمانیان کوالیتەکەی باشە کامیان خراپە ئێمە ئەمانوێ هەموو دەرمانخانەکان بێنەوە سەر نرخێکی دیاریکراو زۆر تەبیعیە دەرمانخانەیەک ئەڵێ کاکە من ڕاستە 2,000 بۆ دیاریکراوە بەڵام من پێم خۆشە 1,000 دینار بۆ نەخۆش بگەڕێنەوە قەیچێکە ئەنی هیچ کەس سزا نادەن
لەسەر ئەو شتانە لەسەرەوەی کە بە هەرزان نرخەکەی نەخێر نەخێر بەڵام ئێمە پێێتە ئێمە قانونی مزاولی میهنەی سەیدەلە هەیە دەستدانە پیشەی دەرمانسازی وامان پێ باشە دائیمەن دەرمانخانەکانمان لە هەموو شروتەکانە پێرفێکت بن بۆ ئەوی نەخۆشی ئێمە باشترین قازانسکە پێمان خۆش نەخۆشی ئێمە فەرقی هەبێ لەگەڵ نەخۆشێکی ئەوروپی یا سەیدەلی ئێمە فەرقی بێ لەگەڵ سەیدەلیەکی ئەوروپی هەر شوێنێکی ئەبێ لە باشترین ئاستا بێ ئێمە بە دوواداچوو نەکەین ئەرچی ئێمە بە دوواداچوونە بە دوواداچوونەکەین بۆ دەرمانخانەکان زین هەموو دەرمانخانەکانمان دەرمانسازی تایە و کاتی داوامکردنیان بە تەواوەتی لەوێن و حەزەکەم لە بازارە بگەڕی ئێستا جێپەنجەی ئێمە وەکو سندیکای دەرمانسازان زۆر پێوی دیارە سلێمانی زۆر فەرقی هەیە لەگەڵ هەموو شوێنێکترا دەرمانخانە نییە دەرمانسازی تیانەبێ دەرمانخانە نییە لە وەختی کردنەوە و داخستنا دەرمانساز مەوجود نەبێ مەگەش بەشێکی زۆر کەم بۆتەوە ئەم فەرقە یعنی توانیمانە ئێستا بە شێوەیەکی علمی دەرمان بین بە نەخۆش منافەسەکە ئەمانەوە بکەوێتە منافەسەیەکی علمی نەخۆشکێت بۆ لای من بڵێ ئەچم بۆ سەیدەلیە چکە زۆر جوان تێمەگەیەنێ زۆر بە زانستی بۆم شەرابکە نەک بڵێ ئەچم بۆ سەیدەلیە چکام سەیدەلیە لەوە ئەچێ وا ئەکا بۆم یاخود ئەڵێ چوار بەرە ئەوەنە بازانج و ئەو شتانە ئەمە سەری لێ نەشێت کە بەڕێزت بۆ هەندێک دەرمانخانە سزدادەوە کە دەرمانیان بارزان فرۆشتووە بە هاوڵاتی نام بەو شتە نییە ئەم شتا ئاساسی نیە نەخێشتیوانی هیچ شتێکی وانی ئەی بۆ هەندێک دەرمانخانە داخراوە هەندێک دانەخراوە ئێمە بۆ منزمنی ئەزانی چۆنە کاکە حەچیم من پێم خۆش نییە ئێمە سندیکای دەرمانسازانی پارێزەری مافی دەرمانسازانین پێم خۆش نییە لە سەری ئەلام ئێمە باسی سزادانی هیچ دەرمانسازێکی هاوڵمان بکەین ئێمە بەس پێم خۆشە باسی سوپاسنامەی دەرمانخانە و کۆگاکانمان بکەین یعنی من دانەنیشتوم لێرە سەیدەلیەک فەسەحکەم یاخود دانیشم باسی سەیدەلیە بکەم بڵێم ئەمەوە ئەکە ئەمەوە ئەکە ئێمە لەوە ئەچێ لە بینی خۆمانە لە پیشەکەمانە مەجموعەیە ئەغڵاتە بێ هەمومان محاولە ئەکەین تیان بگەێنین ئەڵێنە غەڵاتەکەت لێرەیە چاچیکە ئیتر ئەسالی پێیە بۆ ئەوە بە وەرەقە بۆیان ئەنێرین بەدەم پێیان ئەڵێن بە تەلەفۆن پێیان ئەڵێن بە هەر نەوعەیەکە ئێمە لە بینی خۆمانە ئەو مەرسەلانە حەلەکەین بەڵام نەگەیشتۆتە حەدی ئەوەی ئێمە بڵێن وڵات تۆ خێرت تێ بۆ جمهور و بۆ خەڵکو و بۆ هاوڵاتی ئێمە ژین پێت داخین یا شتیوانی کە هیچ دەرمانخانەیەکی لەسەر هەرزان فرۆشتی سزانە ئەبەدەن بەڵام من وەسڵم هەیە وەسڵم لە بۆنەوەنە تۆ لەسەرەوەی کە دەرمانخانە بۆنەوەنە هەرزانی فرۆشتووە نەخێر لەسەر هەرزان فرۆشتی نیشتیوانیە ئێمە لەسەر چی بۆنەوە سزاتان داوەندێک دەرمانخانە بۆ من ئێستا پێ شارە بۆنەمونە مەسەلەن داخراوە ئەزانی چونە کاکە حەچیم با ئێمە تەرکیز نەکەین لەسەر یەک شوێن و دوو شوێن و ئەو شتانە حەزەکەم نسبەیەک دێمە و پێم خۆشنی باسکەم بەڵام حەزەکەم ژمارەیەک بەمێ ینی ئێمە ئەزانی 76 دەرمانخانە لە سنووری سلێمانیە سزای بۆ ڕۆشتووە 9 دەرمانخانە سوپاسنامەی بۆ چووە ئەم شتە واناکات ئێمە دەرمانخانەیە جیاکەینەوە یا دوو دەرمانخانە جیاکەینەوە یا یەکێ هینکەین ئێمە لەسەر پیشەکە لەسەر هەموو شتێ بەجواب دێن ئێمە محاولە ئەەکەین هەموو دەرمانخانەکان لە ئاستێکی بەرزا ئیشکن لە ئاستێکی بەرزا بن و لە بەنەوعێکی وا بن کە شوێنی قناعی ئێمە بن ئەوە مەسەلە ئەوە نییە ئێمە بین تەرکیزکەین لەسەر شوێنێ تو ئەمە وایە ئەمە بۆ وایە ئەمە بۆوانی ئەمە پیشەیە لە پیشەکەمانە مەجموعەیە شروط و مەجموعەیە واجبات و مەجموعەیە حقوقی ئێمە دەرمانسازی هەیەتی و دەرگای ئێمە کراوە دائیمەن بۆ هەموو دەرمانسازان ئیسtisنانیە بۆ هیچ دەرمانسازێ هەر دەرمانسازی هەر گلەیەکیە پێویست ناکە لە ڕێگای کەناڵە بەڕێزەکەتانەوە بێ یا لە ڕێگای هیچ شتێکیەوە نەخێر کەناڵی ئاسانتر هەیە بۆ ئێمە بەڕەڕوو پێمان ئەڵێ یەت بۆ لای ئێمە بۆمان بازەکە هەر گلەیەکیە بێ ئێمە غەڵەت بین ئێمە خۆمان چاکەین ئەو غەڵەت بێ بەو ئەڵێن خۆت چاکە و بۆ نوع حەلەکریانیەوە حەز ناکەم بێ بە مەسەلەیەکی باس و خواس و ئێمە مەوزوعەکە بسوڕێنین بۆ هیچ نەوە شتێکی تر بەڵام وەکو پێم وتی ئێمە ژمارەیەکی زۆرە پێم خۆشە تۆ باسی هەموو ژمارەکە بکەی حەز ناکەم تەرکیزکەی لەسەر یەکێ یا دوان یا سیان و ئەو شتانە ئێستا بە کورتی بۆی لای دەرمانخانەکان ڕوون بێ هەموو دەرمانخانەکان ئازادن بۆ من تۆ نرخێکت بە 10,000 دیاری کردن ئەو باش 10,000 بۆ نمونە دەیفرۆشێت سزا نادرێت ئێمە من ئەو شتە حەزەکەم وەزارەتی تەندروستی بڵێ ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی محاولەکەین لە بەیانیەوە ئینشاڵڵا لەم فاوەزاتین بۆ ئەوەی بزانین ئێمە هیچ کتابێکی ڕسمی ڕێگە پێدراومان هەیە بتوانین کەمتر فرۆشتن یا زیاتر فرۆشتن کەمتر فرۆشتن بە نوعێکی ئەوان خۆیان کتابیان هەیە بۆ ئەو سارێک کە دایانەوە ئەم نرخە لێژنەیەک دایناوە ڕێنمایی حکوومەتە حکوومەت چۆنمان پێ بڵێ پەرلەمانتارێک باسی لەوە کرد بوو کەس سزا نادەن ئەگەر بە ئەرزانتر نرخ بفرۆشێت من حەزم لێ ئێمە دەرمانسازین حەزم لێ هەر بەڕێزێک هەر شتێکی هەیە بەڕۆ و پێمان بڵێت و پێمان بڵێ شتێکی ئاوا سوشیال میدیا و قسەکردن و ئەو شتانە
ینی بۆ خەڵک بۆ هاوڵاتی قسەی بە سوود بکەین بۆیان باشترە بەڵام ئێمە دەرگامان کراوە هەر کەسێک لێ ئێمانەیە بابێت و بەسەر سپاس بچین لای دکتۆر بەختیار دکتۆر سڵاو لەبێ سپاس بۆ ئامادەبوونتان دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر سەرەتا نرخی دەرمان لە کوردستانە پێ دوایە نرخێکی گونجاوە بە شێوەیەکی گشتی لەگەڵ بارودۆخی هاوڵاتیان لەگەڵ دۆخی دارایی هەرێمی کوردستان دەگونجێت و لە وڵاتانی دەرەوەش هەموو نرخەکان ڕێک دەخرێن بۆ نمە ڕێکخستن و دەرماوەکو یەکەیە جەنابتان ئەەکەم سوپاسی کەناڵی پەیامەکەم ڕەمەزانتان مبارەک بێت و دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ خزمەتی هاوڵاتیانی ئازیزمان یەکەم جار حەز ئەەکەم باسی کەم کەوا نرخی دەرمان لە کوردستان زۆر بەرزە بەڵام تەنها نرخە بەرزەکەی نیە وەکو باسمان کرد لە پێشوو ئاماژەمان پێە خراپی دەرمانە و کوالیتێتی و هەندێک دەرمان هەیە کەوا ساختەیە یان ژەهرە حتا اینجا لەبەرەوە مشکلەکەی ئێمە مشکلەیەکی معقدە تەنها نرخ نییە بەڵێ بەس دکتۆر ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی ناوچەکە یاخود دەرەوەش نرخەکە بەرزە یاخود ئاساییەوەی کە ئێستا ئەو نرخی کە لە کوردستان هەیە ئەوەندەی کە بەرزت بە دووارا چوونت کردە بێ من خۆم شخصی خۆم طبعا تووشی شۆگوم کاتێکەوە هاتمە تورکیا دوای دەرچوم لە کوردستان و هاتمە تورکیا تووشی شۆک بووم مەسەلەن مەوادی جومگە گۆڕین کە ئێمە ئەماکڕی لە کوردستان لە فترەیەکە بە $2700 جومگەیەک دوایی بووە 2500 دوایی بووە $2000 کاتێ شۆک بووم کاتێک هاتمە تورکیا سێرەکەم عینی مەواد ئێستا تورکیا ئەفرۆشێ بە $1000 ئەوەی تورکیا گەرنتی لە سەتاسەتی لەگەڵایە ئەبێ بچێتە ناو ڕیجستەر واتە تەجیلکردنی ئیتیحادی ئەوروپا کە ناتوانانی غەشی تیا بکەی بە هیچ شێوەیەک باشە کەواتە فەرقەکە زۆرە کاتێکەوە مەوادێکی ئەسڵی بە گەرنتیەوە ئەکڕیەجێتە ڕێژیستەری ئەوروپیەکەوە بە $1000 بەڵام لە کوردستانە ئەفرۆشێ بە $2700 و ئەگەر زەختی ئێمە دکتۆر نەبووایانیان دەفرۆش بە $2000 ئایا ئەم فەرقە زۆرە لە سعرە بۆچی هەیە کاتێکەوە تۆ دەبڵ و نیو ئەیت دەبڵ و نیو زیاتر یا دەبڵێک و سێ چارەک ئەیە بە مەوادە ئەمە خاڵی یەکەم دووهەم مشکلەکە توشبین لە کوردستانە مشکلەی چی بوو مشکلەی ئەوە بووکەوە ئێمە لە کوردستانە هەنێ نەخۆشمان عملیات کردکەوە مەوادی ساختە بوو هاتبوو ئێمە تێکەوتین تایە نەخۆشەکانمان عملیات کرد باشە کەواتە ئەمە دوو خاڵە اینجا لێرە خاڵەکەی ئەوەیە کەوا لێرە ئەم مەوادانە بۆچی لە کوردستانە بە 2 قاتونی و زیاتر ئەفرۆشێ بە نەخۆشەکان تاکە پرسیارەوەی ئەمە دەستی قاجاقچی ئەکا مەسئولەکە لە کوردستانە لە ئەخیراوای لێە چیە زەریبەکەیە هاوڵاتی هەژار و فەقیر و داما يعني بەڕێز دکتۆر ئەمە بۆ چونیە قوربان ئەمە حقیقەتە ئەمە زانیاری بەڵێ خەڵکی دەپرس لە بەرزکردنەوەی دەرمانە نەخێر مەوادەکان هەمووی لامە و ئەسعاری مەوادی هەر ئەو مەوادە لە ئەوروپا لامە و هەر عینی ئەو مەوادە ئەسعارەکەیم لە تورکیا لایە باش ئەو کاتە ئەیانوت هەنێ حسابات هەیە بەڵام کە ئێستا سیرەکەین قسەکان هیچی ڕازمە بەڵکو بگرە هەمووی بریتە بۆ لە چی بریتە بۆ لەوەی کەوا تەنها کۆمیسیۆنی مەسئولەکانە دراوەتیایە بەڵێ بەڵێ ینی پێ دوایە ئێستا ئەو دەرمانانەی کە لە کوردستان هەم نرخەکەیان بەرزە و هەم کوالێتیکەشیان خراپە بەڵێ کوالیتی ئەگەر باسی کوالیتی دەرمان بکەین لە کوردستانە سێ جۆر کوالیتی هەیە کوالیتیگە پێڵە سەبستاندەرکەوە دەرمانێکە بڵین کوالیتەکەی زۆر بەقوت نییە بەڵام دەرمانە مای بڵین کار ئەکا وەکو حەبێکی پەرستەمەڵە کارەکە بۆ سێرێشەکە بەڵام وەکو حەبە ئەسڵێکە کار ناکات باشە ئەمە دەرمانی یەکەم دەرمای دووەمیان پێڵن فێک میدیسین لە ئەساسە مەسەلەن نۆکە هاڕیویانە خچوانتە ناو کەپسولەکەەوە ئەی بە نەخۆشەکە کاتی ئەیخوات ئیسیفادە لەو دەرمانە ناکە بە هیچ شێوەیەک ئەمە پێڵن فێک میدیسین دەرمانی ساختە بەڵام ئەوەی کە لە کوردستان گوزەرا لە فترەی ڕابردووداوە هەموو دکتۆرە ئازیزەکان نەکتەنها من هەمومان ئەزانین ئەوەیە کە هەنێ دەرمان ژەهر بوو درا بە نەخۆشەکان یعنی ئەمە لێرە لە هیچ عالەمەت لە عالەمە لە هیچ شوێنەکە ئەمە کارە نەکراوە تا ئێستا کەوا نەخۆشێکی فەقیر بێنی دەرمانی بیتێ پارەی سێقاتی لێسەنی سەرو ئەوەش ژەهری بیتێ لەوانە و نەخۆشانی کەوا چاوێن کوێر بوو تەحلیلەکان لە ئەنگلترا کرا لەسەر مەوادەکان لەسەر ئەو 30 و چەند نەخۆشەی کەوا لە هەولێر چاوێن کوێر بوو ژەهر بوو کرا بۆ چاویانەوە ئەمە خاڵی یەکەم ئێمە فترەیەکی زۆر هەموو دکتۆرە ئازیزەکان من ئەزانین کەوا دەرمانی سیفرایەکزۆن دەرزی سیفرایەکزۆن لە ساڵەکانی ڕابردووە کە ئەدرایە نەخۆش چەندین نەخۆش پێی وەفاتی کرد لە کاتی لێدانی دەرزیەکە حاڵەتێکیان دکتۆرێکی بەڕێز فەقیرە مەجبور بوو 16 دەفتەر بداتە کە سوکاری نەخۆشەکە لە بەرەوەی دەرزیەکە ئەو نووسیوێتی کە فەقیرە هیچ تاوانێکی نەبوو حاڵی دووەم پرسیارێکی بەڕێز
ڕێزە کە ناتوانم ناوی بێنم مۆزوعەکەی مەشهور بوو لە سلێمانی کەوا سجن کرا فەقیر لە ترسی کەسوکاری نەخۆشەکە نەی ئێوێرە بێتە دەرێ لە سجن چونکە کەسوکاری نەخۆشەکە ئەیکوژن ماعلەیلم ئەو پەرستیارە هیچ تاوانێکی نەبوو تاوانبار تەنها لەو کەیسەدا بریتی بوو لە قاچاقچی دەرمانەکە کە قاچاقچی دەرمانەکە کەسێکە ئەمڕۆ لە ئەوروپایە خان و وێلای هەیە لەسەر ساحیلەکانی ئیسپانیا و ڕابێرێ اینجا لێرە پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەم کارانە ئەکرێ ئەم کارانە کەوا کاتێک ژەهرە ئەم هەموو نەخۆشە لە کاتی تەخدیر و لە کاتی عملیاتە سیفتڕێکزەمان دانێ مردن چێ بوو مەسئول و بەرامبەر ئەم کارانەکە کردی کەواتە لێرە مشکلێکی کوردستان زۆر مساسیترە و زیاترە لە مشکلەی سعر اینجا دەرمان لە ئەوروپا زۆر هەرزانترە باوەڕت بێ وەک لە کوردستان ینی دەرمانەکانی ئێرە گەرباسی ئەسعار بکەم مقارنەی ئەسعار بکەم هەر ئەبێتە ینی شتێکی سیر کەس باوەڕت پێ ناکات لێرە دەرمان کاتێکە لێرە بیکڕی ئەنجا سەروەش تەمەن دەرمانەکە گەرەنتی هەیە لەم فترەی ڕابردووە لەسەر دەرمانی ساختە کە من پێشەوەی دەرچم لە کوردستان دەرمانێکمان هەبوو کلێکسان کەوا ئەماندایە نەخۆشە و نەخۆشانی کەوا جونگەمان نەگوڕینە عملیاتمان بۆختین بەلای کەم دە ڕۆژێک ئەمان خستە سەر ئەو دەرمانی کلێکسانە دەرمانێکە بۆ خوێنڕوونکردنەوە بەکارە هات خوێنڕوونکردنەوەی نەخۆش بۆی نەخۆشەکە تووشی جەڵتە نەبێت بەڵام ئەوەی سیر بوو کاتێکەوە فتەیەکی زۆر ئەم نەخۆشانەی مەم دەرمانەمان پێدا بوو و هەموو نەخۆشێکی فەقیر هەر دەرزێکی کڕی بە 10,000 یا 11,000 دینار و دەرزی بەکاربێنێ ئەگەیشتە 100,000 دینار تقریبا $100 بە هەمووی ئەم نەخۆشە فەقیرە $100 تەمە بۆ نەخۆشێکی کەم دەرامەت زۆرە سەرفی ئەکرد دەرچوو پاشفتەی ئەم هەموو دەرمانی کە لەم چەند ساڵەدا هەمووی ئاو بوو دامە نەخۆشەکان یعنی هیچ مەفعولێکی نەبوو بەڵام ئەو کەسە مەسئولەکەەوە کەسێکی ناودارە لە کوردستانە و ملیاردێرە باشە زۆر بە ئەسانی لە شێوێکە هەموو دەرمانەکانی کۆ کردەوە لە کوردستانە و مۆزوعەکە سەد و بەردێکیان لەسەردانا و کەس باسی نەکرد جاری ئەمەش هەموو دکتۆرە بەڕێزەکانی سلێمانی ئەناسن بەڵام ئێمە تەنها من ئەمڕۆ ئەو کاری کەوا کردم ئەوەیەکەوە ئەبێ دیواری بێدەنگی پشێنین لەم کارە ئەبێ دیواری بێدەنگی پشێنین خەڵک بڵێ دواتەگەرم وڵای بەرز لەسەرەوە قساکەین دکتۆر باری فکرم وڵای بەرزت ینی بەرزش تاوڕای کە نرخی دەرمانەکانی کوردستان بەرزە بەراورد بە وڵاتانی دراوسێژ بۆ نمونە لە کاتی ئێستاە ئەگەر نرخی کۆمپانیاکان لەگەڵ ئەمە مقارڕ بکەین ئەو نرخی کە وەزارەت دایناوە نرخی کۆمپانیاکان ئێستا زۆر بەرزیان کردوتەوە بەڵێ زوربەی هەمویان نا باشە بەس لەسەر کۆمپانیەکان دروست ناکرێنی ئێمە مەسوولی لە پشتەیەنی و کۆمپانی وڵی من ناڵێم مەسوول چکە زوربەی کۆمپانیەکان بەرزی کردوێتەوە یعنی هەموو مەسوولە بوو بەچی بەڵام یعنی کۆمپانیا هەیە دەرمان 180 کۆمپانیا هەیە لە کوردستان دەرمانێنێ یعنی کۆمپانیایەک زار زۆر هەیە خۆی مشکلی هەیە لە دەرمان لای ئێمە بۆ حەبی پاراستۆر بۆ 6 هەبێ لە کوردستان ینی بۆ 50 هەبێ بۆ 4 نەبێ بەڵێ قەزدم چییە ئێمە لای ئێمە معتەقەدێک هەیە ئەڵێ بازاری ئازاد بۆ دەرمان بەڕای ئێمە کارێکی غەڵەتە ئەبێ بازارێکی ئازادی کۆنتترۆل کراو بێ لەبارەی کوالیتیەوە ئەبێ بڵێ بازاری ئازاد مشکلە نییە بەڵام کۆنتترۆل کراو لەباری کوالیتیەوە بۆ چکە تۆ ئەمە وەکو مەسەلەیەکی ئەمنی قومی مهمە تۆ ئەی بە نەخۆش ئەی بە خەڵک بەری ئەنازانێ ئەم دەرمانە تاچە حدێ باشیان خراپە 6 نەوعی بۆ پیشانبیت 40 نەوعی بۆ پیشانبیت 3 نەوعیش بۆ پیشان بە نەخۆش تووشی یعنی بێت لە ڕاوچێ ئەبێ نازانێت کامیان هەڵبژێرێ بۆی ئێمە ئەبێ ئەم شتە زۆر باش لێژنەیەکی پرۆفیشنەڵ هەبێ زۆر باش ئەم شتانە لە یەکتری زیاکاتەوە لەمە لە ڕێگانەیەین کۆمپانیەکان بە مەبدەئی هەموو شتێک ئەتوانین بێنین بازار ئازادە نەخێر ئەبێ لەسەر داواکاری ئێمە بێ لەسەر داواکاری وەزارەتی سەحە بێ بۆنەوە ئەبێ بەس لەسەرەوەی کەوتت لەگەڵ وەزارەتی تەندروستی لەسەرەوە قسە دەکەن ئێنی ئێستا خۆتان یەکلا نەبوونەوە ئەگەر سەیدلێک بەکەم تەربی فرۆشێ سزای نەدەن ئێمە لەگەڵ وەزارەتی تەندروستی ئێمە مەسەلەی ئێمە یەکلایی نەبوونەوە نییە ئێمە بە دوواداچوون ئەکەین بۆ بڕیارەکانی وەزارەتی تەندروستی یعنی بۆ بڕیارەکانی ئێستا ناتوانانی بە خاوەن دەرمانخانەکان بڵێ ئەگەر هەرزانتن بیفرۆشن سزاتان نادەین من ناتوانم بالضبط تەرکیز کەم لەسەر نقطەی هەرزان و گران چکە یەک مەبدە هەیە لە ئابووریە یعنی تێکدانی بازار تەنها بە گرانکردن نییە بە هەرزانکردنیشە ئەزانی بۆ تۆ بە یەک نمونە بۆ بێنم هەرزان دەیفرۆشن تێکدانی بازار نا خەزم بە تێو بگەێن مەقسەدم چییە بۆ نمونە من لە تەنیش سەیدەلیەکم من دەرمانێکم هەیە بە 10,000 ئەیەم ئەو بە هەرزان ئەیە بە 8,000 ئەیە دووشتم لە پێشە یان ئەوە تا منی ژوەکو ئەو باش بیەم لەوە تێ زەرەرم بێ زەرەرەکەتە قبولکەم یا ئەوە تا ئەگەر بۆم نالوێ بچم بزانم نازانم ئەو لە مەستەڕی هێنایەتی چێڵ لە مەستەرێک نێنایە خۆ ئازانێت لەکوێ قاچاق نیە و بە 8,000 ئەیە
ئەبێ بچم بە دوای مەزدەڕەکەی ئەوە بگەڕێم ئەگەر مەزدەڕەکەی خراپ بێ مەزدەڕێکی باش نەبێ بۆ نمونە ئەبێ بچم بە دوای مەزدەڕەکەی ئەوە بگەڕێم منیش بچم دەرمانێکی خراپ لە مەزدەڕێک بۆ ئێستا خۆتان بینیتان لەو ئەخیرە چەند مەزدەڕێکی خراپی دەرمان و قاچاقەیە لە شوێنەکانی دەوروبەری هەرێمی کوردستان بچم ئەو مەزدەڕە دۆزمەوە ئەوەی کە ئەو ئەیهێنێ بچم بۆ بیەم بۆ بەس بۆی خەڵک پێم بڵێ هەرزانە ئەمە مەبدەئێکی غەڵەتە خەڵک باشە من کە کوالیتی خراپ مهێنا با هەرزانیش باشە بەس ئەگەر دەرمانخانەی بۆم نە کوالیتەکەی باش بێ ئایبی نییە حسابیەوە هیچ مشکلێک بەڵام خەڵک چۆن دەرمانخانە دەڵێی کە کوالیتیان باشە بۆ منە توانی پێیان بڵیت کە هەر دەرمان بۆ منە دەرمان بە هەرزان بفرۆشن مادام کوالیتیەکەتان باشە توانی پێیان بڵێەوە ئێمە من حەزەکەم ئەوە بزانی ئێمە قەت ئینکاریمان نییە لەسەر ئەوەی کە هاوڵاتی باشترین سوودی پێ بگا لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی نرخەوە لە ڕووی هەموو شتێکەوە بەڵام وەکو پێم وتی هەر شتێک تەئسیر نەکا لە بۆ ئێستا دەرمانساز هەمووی هاوڵاتیە ئەوش لە هاوڵاتی بەدەر نییە من دەرمانخانەیەکم هەیە بۆچی من زەرەر کەم لەسەر حسابی ئەوەی من بە پیاو خراپ دەرسم لەسەر حسابی ئەوەی بۆ نمونە یەکێک ئەزانێت چ کوالیتیەکە یا ئەگەر کوالیتیشی باش بێ نرخ تەفاوت پێکا بە ئیسراحەتی خۆی ئەبێ سیستەمێکە بێ بۆ ڕێککردنی ئەمە هەمومان ئەبێ بە جۆرەی یاسا بە جۆرەی سیستەم بڕۆین ئەگەر سیستەم هەبوو دوای ئەوەی کە سیستەم دانرا و تەطبیق کرا هەموو کەسێ ئازادە زەرەر لە خۆی ئەقەیتێکە بە هەرزان بفرۆشە کەسی ئینکاری لێ نییە نەک هەرمن بەس ئەو نرخانی کە سەر دەرمانخانەکان دابەشتان کردوون لە وەزارەتی تەندروستی دیاریکراویان خۆتان دیاریتان کرد ئەمە لێژنەیە ئێمە ناتوانین نرخ دیاریکەین ئەم لێژنەی دیاریەکە ئەوە تا هێناومە ئەمە هێناومە بۆت ئەمە مەلەفێکە ئەمە مەلەفی دووەمە ئەمە مەلەفی فەرمی لەگەڵ ئەنجومەنی وەزیران خۆی مەسەلەن لیژنەی وەزیران نرخانی دیاری کردبێت بەڵێ خۆی لە قانون وەزارەتی تەندروستی هەڵەستێ بە دروستکردنی لێژنەیەک بە هەمانجی لەگەڵ سندیکای دەرمانسازان و هەر خەبیرێک کە هەڵبژێرێ بۆ ئەمە بەستا ئەو ئیشە بکاتە لە هەموو عالەما وایە بەس لێرەوانیە هەر خەبیرێک هەڵەستێ بە ئەو ئیشە هەڵەستن بە نرخانی دەرمان بە جۆرەی یاسا کە تۆ سیستەمێک دانا هەمووی هاتە سەر ئەو سیستەمە زۆر تەبیعیە دەرمانخانەیە بڵێ مادام سیستەم و کوالیتی تەواوە زۆر تەبیعیە دەرمانخانەیە بڵێ من بە هەرزانتری فرۆشم من حەزەکەم زەرەر لە خۆم بم احتیاجی قەیچیەکە بەڵام بێتە سەر سیستەم هەمووی بێتە یەک سیستەم و کوالیتیەکەی ئەو کوالیتیە بێکە هەیە ئێستا و خەوان دەرمانخانەی کە بڵێن بەرزانتن دەیفرۆشن بانکێشتی بەڕێستان بکەون لێکۆڵینەوە لە کوالیتیەکەی بکەن ئەگەر کوالیتیەکەی باش بوو ڕێگەیان پێدەدەن کەس ناتوانێت لە کوالیتی باشا و لە ستاندەری عالمیە کەس ناتوانێت قسە بکات هیچ کەسی ناتوانێت من بە هەرزانتری فرۆشم یاخود مەزدەڕەکەی دیار بێ لە مەزدەڕێکی مۆسووقەوە بێت خەڵک سیقەی پێ بێ بۆ مەزدەڕە بزانین لەکوێوە هاتووە قەیچێکە دەرمانخانەیە بۆ خۆی هەرزانی فرۆشێ کۆگاهەیە بەرزانی فرۆشێ شەریکە هەیە بۆ ڕۆمەزانە بۆ خۆی خێرەکە بەرزانی فرۆشێ کەس ناتوانین کاری سپاس دەکەم دکتۆر بەختیار ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێزت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاو بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشتری بەخشن باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە ئاهەنگی خۆت باشترین بەرهەم دەهێت چێش دەدات بە ژیان بەهاراتی ئالین هێمای سەرکەوتن لە دەستپێشی ڕۆژدا کۆپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کۆپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودەبیت چای مەلیک بە هەموو جۆرەکانی بۆندار و بێبۆن و هێلدار با کێشی جیاواز لە بازاڕەکانی کوردستان و عێراق بەردەستە. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. کۆمپانیای بورهان هەرزانی لە نرخ و بەرزی لە کوالیتی. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور
زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ باڵزار جملەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر بەختیار سەبارەت بە مەسەلەی هەرزان فرۆشی بە بۆچوونی بەڕێزت دەبێت لەسەر هەرزان فرۆشی مەسەرەن دەرمانخانەکان سزا بدرێن یاخود لەسەر گرانفرۆشی یاخود بە شێوەیەکیش چۆن دەکرێت ئێمە دەرمانەکان یەکخێن نرخی دەرمان وڵی بەڵێ خۆی مەسەلەی نرخی دەرمان زیاتر پەیوەندی بە حکمەوەی بە حکومەت خۆیەوە هەیە میریەوە هەیە یەکەم ئەگەر ینی نیشتیمان باوکی هەبێت باوکە بێ سیستم دانی کە سیستمی دانا ئەوساکە قانون دانی قانونەکانە بێ دەرمانخانەکان پەیوەست بن بەو سیستمەوە بەڵام بەداخەوەم ئەمڕۆ شەریکاتی کۆنتترۆل کە زۆربەی قۆرخ کراوە لەلایەن مەسئولەکانەوە ئەمان هاتوون پەیوەندیکی زۆریان بە دەرمانخانەکانەوە هەیە و کەسانێکی زۆریان تەعین کردووە و مەندوب و لە دەرمانخانە و شوێنەکانە دایان ناون لەبەرەوە تۆ ناتوانانی سیستم دانەی بۆ کابرایە کە خۆی مەسئولە و خۆی چەک بەدەسە و خۆشی خاونە سەربایەکەیە لەبەرەوە بۆیە ئەمڕۆ ئێستا حالیان ئیشەکە زۆر زەحمەتە لە کوردستانە بکرێ چونکە ئەمڕۆ میریان حکومت کە باوکی میلەتە وجودی نیە لە کوردستانە ئەمڕۆ جا لەبەرەوە ئەمڕۆ تۆ ناتوانانی بەرامبەر هیچ کەسێک کار بکەی لەوانە ئەوە یەکێ لە مشکلە گەورەکانە ئەژنا ئەگەر وڵاتێکی شەفافیەتی تیا وایە کوردستان بەڵێ سیستم وجودی هەبووە ئەمان نانەتوانی ئەم کارە بەم شێوەیە بکەن باشە دکتۆر تۆ زۆر باسی بەرپرسەوانە دەکەی بەزیستا باز دەکەی کە زیاتر مەسەلە 150 کۆمپانیا دەرماندێنن خۆ پێ دوای هەمووی مەسئولەکان بێتەمووی بەرپرسەکان بێوانەی کە دەرماندێنە کوردستانەوە بەڵێ خۆی پۆینتی ئەوەی مقابلەیەک هەبوو لەگەڵ کاکتۆر ڕێکەوتا بوو لە کەناڵی NRT باسیەوەکەوە ژمارەیەکی زۆر شەریکاتی دەرمان هەیە کەوا کار ئەکەن بەڵام لێرە ڕاستەکە ئەو شەریکاتە زۆرە هەیە بەڵام ئایا چیە قۆرخی لە سەدانەوە تو هەشتی دەرمانی کوردستانی کردووە خۆی پرسیارەکە ئەوەیە ڕاستە فەقیرە شەریکە بچووکەکان هاتوون بەناو دایان ناون 1001 شەرتیان بۆ داناون فەقیرانە باشە لە 102 دەرمانی کوردستانیان داونەتێکەوە ئیشی تیا بکەن بەڵام هاتوون بالمەقابل بە دووسێ مەسئولی کوردستان لە 108 دەرمانی کوردستانە داونێت کە بە کیفی خۆیان تەڕاتێنەکەن لە کوردستانە بە ئەسعاری دەرمان و بە کواڵیتی دەرمان و بەبێ فەحسی دەرمانیشکەوە هەمووی دەرئەچێ لەژێر دەستیانە بەبێ هیچ حسابێ بەڵێ بەس وەکو دەرمانی ساختە یاخود دەرمانی تەزویر ینی پێ دوای لە کوردستان کۆنتترۆل نەکراوە ئێستا زۆرە لە بازارەکانی کوردستان ئێستا حالیان کۆپی دەرمانم لایەکەوە نردومە بۆ فەحس ئێستا حالیان کەوا لە فەحسە دوانە نەتیجەی هاتووە کەوا دەرمانی ساختەیە کەوا دام ناوە بۆ شکاتکردن بۆ محکمەی لاهای ناوی شەریکەکان لایەوە حالیان ئێستا بەهۆی منظەمەکەمانەوە کەوا منظەمەی نێودەوڵەتی دژە دەرمانی ساختە و خراپە حالیان زیاتر لە هەزاران ئیمێلم بۆ هاتووە لە دۆکومنت لە کوردستانەوە لەسەر ئەنواعی ئەشکال لە کۆڕەپشن و لە ئیختیلاس کەوا لە
مەسائلی دەرمانە ئەکرێت لە کوردستانە ئەوانە هەمووی کۆکەینەوە دەیدێنە دەستی دەستگای دادگای نێودەوڵەتی لە لاهایکەوە ئەمانە بێ محاسبە بکرێن بەوەی کەوا ئەمانە جەریمە ئەکەن و تاوانەکەن بە دژی مرۆڤایەتی. باشە باسی جامارێکتان لەبەردەستدایە کە دەرمانی بۆ نمونە ساختە و خراپ ئەوەندە مەترسی لەسەر خەڵکی کوردستان دروست کردبێ؟ بەڵێ یان خەڵکی کوشتبێ؟ بەڵێ ئامار هەیە ئێستا حالیان زیاتر لە 11 سامپڵم لایەکەوە نردومە 3 سامپڵی هاتوۆتەوە ئێستا حالێن بۆم کەوا تەزبیرە و ئەسڵەن مەوادی هەرتیانە دکتۆرە بەڕێزەکان زۆربیان ئەزان ئەناڵێن بەدەزەوەی کەوا دەرمانێنە نەخۆش و نەخۆشەکان ئیسفادە لەو دەرمانە ناکەن ئەمڕۆ حالیان وەکو لە ئەو دەرمانی کەوا ئەو نەخۆشە بەڕێزانە فەقیرانە ساویان فەوتاتیایە ئەمان هاتوون تەزبیرێکی ئەومە جوانەکەن لە باشنمبەر و لە هەموو شتێکە کەوا پێی نازانی ئللا ئەبێ مادەکە فەحسکەی لە مختبەرێکی مەوسوقا مختبەرێکی بێلایەنە بۆی بزانی کەوا دەرمانە ساختەیە. بەڵێ بەس وتە دێوە لە دادگای نێودەوڵەتی سکاڵاتان تۆمار کردووە هیچ کاریگەرێکی دەبێ بۆ باشکردنی ڕەوشی دەرمان لە کوردستان یاخود وڵاتانی ئەوروپا مەبەستیانە مەسەلەن دۆخی دەرمان لە کوردستانە باش بێت؟ بەڵێ ئەمە زۆر گرنگە ئەم خاڵێکەوە جەنابەت ئاماژەت پێەیە بۆ بینەرانی بەڕێزم بە زۆر کەس ناڵێت ئەڵێ ئەم کاری ئێوە کارێکە ئیسیفادەی نییە من ئەڵێم بە شێوەیەکی عکس ئەمڕۆ گرنگی ڕۆژئاوا بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە دواکەوتوەکانی وڵاتی خۆمان پوینتێک کەوا بێ ستیبلیتی واتەی استیقراری ئەبێتیا هەبێ ئەوان ئەزانن کەوانە بوونی استیقرار لە وڵاتەکانی ئێمەیە ئەبێتە هۆیەوەی کەوا تێرۆر زیاد بێ بەرامبەر وڵاتەکانی ڕۆژئاوا و ئینستیبلیتی واتە عدەمی استیقرار کاتێکەوە زۆر ئەبێ لە وڵاتی ئێمەیە ئەبێتە هۆی کۆچبەران کەوا ڕوو لە ئەوروپا بکەن و ئەبێتە هۆی زۆر ئاماژ لەوانەیە لە ئامانجەکان ئامانجی تێرۆر و ئیرهابە لەبەرەوە ئەمان ئەمڕۆ زۆر گرنگە بەلایەنەوە کەوا ئیستیقرار دروست بێ و یەکێ لەو خاڵانەی کەوا ئێمڕۆ باسمان کردووە لەگەڵ ئەندامان لە ئیتیحادی ئەوروپی ئەوەیە کەوا یەکێ لەو سەبانە سەبەکە کۆڕەپشنە ئیختیلاس و ئەم ئیختیلاسیەکەوە بەتایبەت لە کوردستان و لە عێراقا هەیە و یەکێ لەو بوارانەی کەوا واری دەرمانەکەواتیایە ئەکرێتەوە تۆ کەسانێکی زۆرمان هەیە کاک حەکیم ئەمڕۆ بوونەتە معوەق بەهۆی دەرمانی ساختەوە کەسانێکمانەیەکەوە پەککەوتێ پیرژنێگە ناسم ئافرەتێکی بێوەژن ئیشی ئەکرد بۆ 3 مناڵی مێردەکەی مردوو بووکەوانان پێەیە کە بەڵام بەهۆی دەرمانەوە ئێستا کەمەندامە ئەو ئافرەتە حالیە باش ئەمانە چێکی حەقیان نەسێنێتەوە لەبەرەوە ئەمانە ئەبێت تەرح کرێت لە دەستگای دەوڵەتیەکانە و ئەبێ حدێک دامرێ بۆ ئەم جۆرە کارێکەوە ئەمڕۆ کاری دەرمانی ساختە زۆر لە کاری تیجارەت بە موادی مخدرات زۆر گرانترە و زۆر خەتەرترە. بەڵێ ینی پارەیەکی زۆریان دەست دەکەوێت لە دەرمانی قاچاق خۆی دەرمانی قاچاق ئەمڕۆ بە پێی WHO World Health Organization لە ئومەی متحیدە لە 2007 لە سەتاتەی دەرمانی جیهان بریتیبە لە دەرمانی فێک و سەبستاندەرد ئاین دەرمانی خراپ لە سەتادا بودجەیەکە لە بودجەی هین زیاتر لە بودجەی مخدرات زیاترە بەم شێوەیە ئەگەر حسابی کەیت و تیجارەتێکە ئەمڕۆ هیچ قوانینێک نییە لە جیهانە ئەمڕۆ تاوانباری ئەو کەسە بکە کەوا چییە کەوا تیجارەت بە دەرمانەکە بەڵام جەناب دەزانی ئەوانی تیجارەت بە مرۆڤ ئەکەن یا تیجارەت بە مخدرات ئەکەن عقوبە هەیە و قوانین هەیە لەبەرەوە ئێمە ئەمڕۆ خەریکین لەگەڵ ئیتیحادی ئەوروپیا کەوا لەژان دروستکەین بۆ ئیزداری قوانین بۆ تاوانبارکردی و کەسانە و سزادانیان. سپاس دەکەم دکتۆر دەکەم وڵای دکتۆر بکەم وڵای بەرز باسیەوەکەن لە هەندێک دەرمانخانەکانە کوالیتی خراپی دەرمان هەیە بەس کی ڕێگەی پێداوە مەسەلەن دەرمانخانەکان کوالیتی خراپێ بۆنە دەرمانی خراپ بێتە ناو دەرمانخانەکانە کوالیتی باش نەبێت. ئێستا ئێمە لێژنیش بە دەداچوونی گەورەمان هەیە ینی وەکو سندیکا ئەو ئەکتیڤیتی ئێستا لەو لێژنەیە هەیە مەجموعە دەرمانسازیی خوێنگەرم ینی لەسەر حسابی وەخت و ئیش و کاتی خۆیان بە دواداچوونی زۆر باشەکەن بۆ مۆزوع ئەو زۆر بەدوای ئەوەن کە وردە مەسادری غێر مەوسوق نەمێنێت لە ناو دەرمانخانەکانە چی ڕێگەی پێیاوە ناتوان پێ بدەم کەس ڕێگایە بەو دەرمانە هیچ لایەنێش ڕسمینی ڕێگابات دەرمانی خراپ بێتە ناو کوردستان بەڵام چی ئەیهێنێ ئەمە پرسیارەکەیە ینی باش من پێ دەڵێم خەڵکی نەفز نزم ئەو شتانەکە خەڵکێک ئەو ئیشە ئەکا کە منیش و تۆش و هیچ کەسێک لای مەقبول نییە هیچ دەرمانسازی لای مەقبول نییە دیارنی نەو کەسان بەڵام ناتوانین ئێمە من کەسم لا دیار نییە بەڵام ناتوانین ئێمە بە چاو دەرمانێ ببینین کە دەرمانسازین ئێمە ئەوە سەیریکەین بڵین ئەمە کۆپی ئەمە هینێ چکە ئەوە کۆپیکردنە و بە چاو هیچ کەسێ ناتوانێت چ جای ئەوەی کە ئەمە دوور بێ لەوەی بچێ بۆ کوالیتی کۆنتترۆل دوور بێ لەوەی بیبن بۆ فەحسوو بۆ ئەو شتانە ئەم شتانە لە هەموو شوێنان هەیە ئەم کۆپیکردنە یا خوشتێکی تر هەیە بۆ نمونەچن
یعنی لە هەنێ شوێن لەوە ئەچێ خەڵکی نامەسئول ئەچێ پاکەتەکەی هی دەرمانێکی ئەوروپیە بەڵام ئەچێ کۆپیەکەی ئەو بە تورکی ئەکاتە ناوی دەرمانەکە بارزانترە فرۆشێ بەڵام بە پاکەتی ترەی فرۆشێ هەمان شکڵە هەمان شتا بەڵام امتیازە تورکیەکەی هەرزانترە چێ بەوەی فرۆشێ هەنێکی تر هەیە ئەستان هەمووی کۆپیە سەر لەبەری دەرمانەکە کۆپیە لە شوێنی تر هێنایەتی لە مەزارێکی مەجهول بە تەکسی بۆ هێنن بۆن لەوانەی کە لە دەوروبەری هەرێمن لە شوێنی دەوروبەری هەرێمن حاز ناکەم ناوی هیچ شارێ بڵێم تەسەوڕەکەم هەموو خەڵکیش بزانێ لەوانەی دەوروبەری هەرێمن لەوانەوە بە تەکسی بۆ یانێت ینی شوێن هەیە بە تەکسی دەرمانی بۆیێت کەس نازانێت کۆپیە بەڵام سارەکەی نیوەی ئەو سارەیە کە لە شوێنەکانی ترا هەیە ئەمانە کوالیتی خراپن ئەکیت بەڵام چۆن جایکەینەوە چۆن بزانین ئەوەیان ئەوە نییە پێویستمان پێ ئێمە ئەو سەیتەرە و ئەو چێک پۆینتانێک کە هەیە لە دەوروبەری هەرێم باشتر بە قووەتیکەین زیاتر نەهێڵین کە هینە بێ بەڕای من ئێمە ویستمان لەگەڵ جەنابی پارێزگار مەوعیدێکی مرتەقەبمان هەیە لەوە چێ لەم هەفتەیە بێ لە هەفتەی داهاتوە بێ بەڕێزان ئەنجومەنی پارێزگا بەو ئیشاڵەستندا ئەنیشین داوا لە بەڕێز پارێزگارەکەین کە بتوانێت سنوورەکانی لای خۆمان سەیتەڕەکان بە تەواوی مەزبوط کە لە هەر شوێنێک کابینەیەکی جوان و لایق بکە ئێمە توانین دەرمانساز دابینکەین لێوێ بێ بە شەو ڕۆژ لێوێ بێ بۆ ئەوی هەر دەرمانێک کە داخڵە بێ بە هەر سەیتەڕەیەک و هەر چێک پۆینتێکایەت على الأقل بە شتە بڕوا بۆ ئەوی بینێرین بۆ فەحز دەکوالێت کۆنتڕۆڵ بۆمان سیرکەم زین باشە هەم باش نیە بۆ ئەوی ڕێگا بگرینەوە تا سەیتەڕەکانمان بە تەواوی مەزبوط نەکەین وەلو ئێستا ینی هەمووی محاولەکە مەزبوط بێ زۆر پێویستە دەرمانساز لێوێ بێت بۆ ئەوەی بە ڕەسمی بتوانێت بە عیلمی ئیشەکەمان پێ باشە زۆر بەس یەکێک لەو دەرمانخانەی کە داخراوە نووسراویان بۆ من نردبوو پێش بەرنامەکە باز لەوە دەکەن کە ئێوە سزاتان داوە بەسەرەوەی کە دەرمانی هەرچان فرۆشتووە بەڵام لە فەرمانەکەدا هیچ هۆکارێکتان ڕوون نەکردوێتەوە بۆ نمونە سەرچی سزاتاندا بۆ نمونە کە دەرمانخانەیەک سزادەن بۆچی ڕوونی ناکەنەوە کە لەسەر چی سزاتاندا ئێمە خۆمان لەگەڵ دەرمانسازەکە قساکەین تۆ ڕام چشتەوە بەلای سزاکەم بۆ باسی سوپاسنامە ناکەی تۆزێ بۆ باسی ئیش باشە بەس ئێوەتان کردووە مەسەلا ئەمە یاساییە بۆ ئێوە دەرمانخانەیەک سزادەن بەڵام بۆ نووسراوە بە پێی پاداشی لێژنەی بەروە چوون کە فەرمانی کارگەری سندیکا یاداشتا لە بڕیارماندا لە کۆبنەوەکی سلێمانی ینی سزاتان داوە بە من نووسراوە ئیمزای بەڕۆژشتی لەسەر بەڵام دیاریتان نەکردووە سەرچی سزاتان داوە من با پێ بڵێم ئێمە دەرمانسازان عادەتەن پێیان ئەڵێن ئەگەر خوا نەخواستە سزای هەر کەسێ بین کە پێمان خۆش نییە و ئەخیر ئیشی ناخۆشمانەکەیکەین لەو ڕۆژەیە ئەوەیە عادەتەن پێ ئەڵێن سەردانمان بکاتەوە لە سندیکا بۆ ئەوی دانیشن قسە بکەین لەو حاڵەتەیە ئێمە عادەتەن هەموو شتێک بۆ دەرمانساز ڕوونەکەینەوە ئینشەڵڵا ئەم شتە ئەبێتە هۆی چاکردن ئەمە بەرەو چاکردنیکەین ئەمە بەرەو ئەوە نییە کە ئێمە ڕێگە بگرین لە خەڵک یا بەڵام بەردەستی دەرمانخانە هەبووە من پێم باشە تۆ باسی کوالیتی خەڵکی ئێمە ئەناڵێن لە کوالیتی و دەستنەوەیەتەوە بەس دەرمانخانە هەبووە تەلەفۆنی بۆ من کردووە ئێوە مەسەلەن دەڵێ خەڵکتان ناردووە بۆ دەرمانخانەی بزانن نرخی دەرمانەکە بە چەندە دوایی مەسەلەن بانکتان کردوتوانە چۆن ئەوە بەهرزانە بۆ ئەوەندە دەفرۆشن زانی چۆنەکە حەجی من تۆ دای من هەر ڕامکێشی بۆ ئەوە ئێمە نهاتوین باسی دەرمانخانەیەکی دیاریکراوە نه باسی حەزەکەم باسی ئێمە باسی نەوعیەت بکەین باسی ئەو بکەین چۆن بە باشترین ڕێگە بگا بەدەستی نەخۆش چۆن بتوانین خزمەتی نەخۆش زیاتر بکەین چۆن بتوانین وا بکەین کە هاوڵاتی تەکید بێ کە لە دەرمانخانە چووە دەرەوە دەرمانێکی باش نەوعیەتێکی باشە بەدەستگەیشتووە هەموو ئیجراعاتێکی سەندیکای دەرمانسازان هەموو هەدەفێکی بۆ ئەوەیە باشترین هەل بڕەخسێنێ بۆ ئەوەی هاوڵاتی چاکترین قازانج و باشترین قازانی تەندروستی بکە لە دەرمانخانە و لە شوێنەکان کە ئەچێتە دەرەوە بۆی ئێمە هەر شتێک بێ ئێمە لەگەڵ دەرمانسازانی خۆمانە ئەو شتانە عادەتەن احتیواکەین وا ئەکەین کە دەرمانسازانمان ببن بە خاوەنی دەرمان پێدان بە نەخۆش هیچ کەسێکی تری غەیری مەسئول غەیری دەرمانساز یاخود غەیری ڕێگە پێدراوان چکە ئێمە یاری دەری دەرمانسازیشمان هەیە ئەوانیش ڕێگە پێدراون کە ئیشی دەرمان بکەن هیچ کەسێکی تر سوپاسنامەشتان ناردوو بۆ دەرمانخانە بەڵێ سوپاسنامە نادراوە بۆ ئەو دەرمانخانانەی کە لە ئیشەکانیان ڕازی بووین دەوامێکی مەزبوطەکە خۆی لەگەڵ نەخۆش تەعاملەکە خۆی بۆ کوالیتێکی کاتم کەماوە بۆ کوالیتێکش سەردانیان دەکەن لێکۆڵنەوە دەکەن زادان هەبووە ئێمە بە سوپاسەوە لەگەڵ لێژنەیەکی ئەکتیڤیتریشتێ لە ناو شارە لێژنەی قامێتە چەند دەرمانسازێکی بەڕێزیتیە چەند خەڵکی تری باشیتیە ئێمە لەگەڵ ئەوانە تەنسیقمان هەیە لە کوالیتی و شتانی کە هێنن ئەوان زۆر تاکید دەکەنەوە لەسەر کوالیتی لێژنەکەیان چکوان شە دەرمانسازیتیان لێژنەکەیە بۆ ئێمەش لەسەر ئەوە تاکیدمان کردووە ئینشەڵڵا پاشی دوو ماکسێمانجی تر تۆ نەتیجەی باشترە بینی لەو مۆزوعە ئینشەڵڵا محاولەکەین تەواوی پرۆسەکە بەنەوە ئێبەرین شان بین لە شانی لە عیلم و لە تەندروستکردنی ئیشەکە شان بین لە شانی وڵاتانی پێشکەوتوو سوپاس دەکەم دکتۆر بەختیار کاتمان زۆر کەمەوە بەس لەسەر چارەسەر بۆ باشکردنی دۆخی دەرمان لە کوردستانە چارەسەرەکان چین چلا ئەستی
ناوخۆ لایەن وەزارەتی تەندروستی سەندیکای دەرمانسازانە بڵین حکوومەتە یاخود لەسەر ئاستی دەرەوەش دەکرێت چی بکرێت بۆ باشکردنی بە کورتی بەسپاس لەسەر ئاسی دەرەوە کوتم ئێمە بە هەندێک کار هەستاوین بەڵام لەسەر ئاسی ناوخۆ گرنگە یەکەم ئەوەیەکەوە لە کوردستانە ئەمڕۆ هەر مەسئولەکان کە خۆیان لە حکومەتان و حکومەت بڕبن خۆیان تاجری دەرمانەکانن ئەمە مشکلەی ڕئیسی ئیشەکەی ئێمەیە کەوا نابێت تاوانبار خۆشی حاکم بێت و خۆشی تاوانبار بێ لە تاوانبارەکە بێ لە عینی وەختە ئەیچی حکم کا لەم بینە لەبەرەوە ئێمە مشکلەکەمان ئەمڕۆ ئەوەیەکەوە هەر مەسئولین پێداوانەی کە بەرپرسی حکومەتن دەرمانی خراپ دێن بەڵێ چێ خۆی چێ خۆتۆی فەقیرنی تو منی فەقیرنی هەر ئەوە خۆیانن بڵێ ئەمە مشکلی ڕئیسی ئێمەیە ئەمڕۆ لە کوردستان و لە عێراقا هەر ئەوانەی کەوا خۆیان حکمەکەن خۆیان دەرمانەکانی ژێنن لەبەرەوە هەر خۆشیان کۆنتترۆڵیەکەنەوە جاری بکە لەبەرەوە مشکلەیەکی گەورەیە لە کوردستانە ئەگەر ئەمە حل بێ لە 1990 مشکلەکەمان حل کرد ئەمە اینجا لەسەر بەعزێ مەشاکلی کە هەیە لێرە پێش 2 هەفتە لە شەریکەیەکی دەرمان بووم کەوا شەریکە دەرمانەکەی مەزبوط نەبوو چوم لەگەڵیان قسەم کرد کابرای شەریکە دەرمان ئەوروپیەکە ئەڵێ داوایان لێ کردوین شەریکەی دەرمانەکە کەوا کۆمەڵی دکتۆر بێنین بۆ ڕابواردن لە ئەڵمانیا لەسەر حسابی شەریکەکەمان و ویزەیان بۆ بکەین یعنی لە هیچ وڵاتێکی ئەوروپی ئەمانە هەمووی جەرائیمە ئەمە هەمووی عقوبە ئێرێ لەسەری ئەو کەسانێکەوە ئەم کارە ئەکەن بەم شێوەیە چه شەریکەکە و چه دکتۆرەکان و چه ئەو کەسانێکەوە وەسیتن ئەو مەسئولانێکەوە وەسیتن لە بینیانە ئەمڕۆ مۆدێلەکەیە لە کوردستان و عێراق پێڵێ نازانم مندوبی دەرمان نابێ وجودی هەبێ لە ئەساسە بە هیچ شێوەیەک و لە ئەوروپا هیچ کاتێک مندوبی دەرمان وجودی نییە لە ئەمریکا وجودی نیە مندوبی دەرمان باشە مندوبی دەربان و دانی وەکو باسییان کرد لە هێڵی سووری ئەنارتیە دانی ئایپاد و ئایفۆن و سەفراتی بەلاش بۆ دکتۆرەکان ئایا کاتی ئەم شەریکی ئەم پارەیە سەرفەکە بۆ ئەم دکتۆرانیا بۆ ئەم کەسانە ئایا لە گیرفانی چێ دەرەچێ پارەکەی بە ئەکید پارەکەی لە گیرفانی هاوڵاتی فەقیر دەرەچێ جارێکی کە لەبەرەوە پێویستە ڕێگولیشنی قانونێداری لە کوردستان ئەمڕۆکەوە هەرچی مندوبکاری ئەمانە هەبێ منعکرێ جارێکی کە ئەمانە هیچی نابێ وجودی هەبێ لە کوردستانە باشە بەس بەرەز وتت پێویستە بێدەنگیش بشکێنرێ مەبەست لەوە چی بوو کە لاس دەرمانی خراپ وانە بوو آخر کاک حەکیمە باسمان کرد ئێمە ئەم چەند ساڵە ئەم هەموو نەخۆشە بەسی ترایزۆن مرد ئایا دکتۆرێکە بۆ کەسێک بچێت سەر تەلەڤیزیۆن باسی ئەم کارە بکات ئایا کەسێک عقوبەیرا لە صاحب شەریکەکان و لە مەسئولەکان نەخێر باش ئەم کلێکسانەی کەوا باسم کرد ئەو برادرە برا عزیزە کە لای جەناب دانیشتۆ ئەزانێ کە سەحب بۆ لێک شەوا لە بازاڕە ئایا کەسێکە بوو بڵێ کاکی گیان چێ بوو بەرامبەرەوە ئەم کارەی کرد ئایا ئەو نەخۆشانی کەوا ئەو دەرمانە ئاویان وەرگرت و تووشی جەڵتە بوون چێ تەعویزی کرد نەخۆش و کەس و کاری نەخۆشەکاتەوە باشە ئەی ئەوانەی کەوا چاویان فەوتا فەقیرانە هاتن 7 ملیۆن دلار لە بودجەی هەرێم لە پاری نەوتی هەرێم دایان بە تەعویز بە نەخۆشەکانی و تهدیدان کردن کەوا بێ دەمی خۆتان داخەن و قسە نەکەن ئایا چی ئەم حسابە نەبکە ڕۆژانە ئێمە لە کوردستانە ڕۆژانە ئێمە زەلالەتمانە وەکو دکتۆر بەدەست ئەم مەسئولین و بەدەست ئەم دەرمانی قاچاق و مەوادی غەڵەتەوە بەڵێ تاکە حل ئەوەیە کا حەکیم جاری کە بە کورتی بڵێم ئەوەیەکەوە نابێ مەسئولین تاجی دەرمان لەکەی لە عینی وەختە حکومەتیشە و مەسئولی حکومەتیشە و تاجی دەرمانیشە باش ئەگەر شتێک مابێت زۆر بە کورتی کاتمان نەماوە شتێک ماوێت دەنگەکەت قەتعی کردکە باڵای ئەگەر شتێکت مابێ بە کورتی کاتمان نەماوە سپاسەکەی بەڵێ کاک دکتۆر ئەگەر بە کورتی شتێکتان ماوێت سپاس دەکەین زۆر سپاس دەکەم تەنها سپاسی جەنابتان دەکەم سپاسی ئەم بەردەمە باشەتان دەکەم کەوا پەنجەتان خستە سەر خەتێکی زۆر سوور کەوا نەئەخرایە سەری پێش ئەم فترەیە لەبەرەوە پێویستە چونکە ئەمە قوتی هاوڵاتیانە ئەمە ژیانی هاوڵاتیانە ئەمە کەم ئەندام دوورسە بێ لە کۆمەڵگاکەمانە لەبەرەوە زۆر دەستخۆشیتان لێکم بۆ ئەم کارە مبارەکی کەوا جەنابتان پێهێستان سپاسی کەناڵەکەتان بۆ بەڕێزت بە کورتی سپاس ئێمە ئێستا هەوڵێ هەیە بۆ بە سیستەمکردنی دەرمان لە هەموو سنوورەکانی هەولێر و دهۆک و سلێمانیا حاولاکەین هەموو بێ بە یەک سیستەم بە سوپاسەوەی شەڵا لەگەڵ جەماعەتی کوالیتی کۆنترۆل یەک سیستەم دانین ئیتر هەموو دەرمانخانەکان یەک زۆر دەرمانی تیابێ هەموو دەرمانخانەکان بە یەک سائرە بێ هەموو دەرمانخانەکان بە یەک کوالیتی ئەدرێ بە نەخۆش ئینشەڵڵا جێبەجێەکەی بۆ بەرەزان دکتۆر باریف زایر سەرۆکی لە سەندیکای دەرمانسازان لە سوودەی سەرگەروە لە دانیمارکە و دکتۆر بەختیار ئەمین سەرۆکی ڕێکخراوی جیهانی دژی دەرمانی خراپ و ساختە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ
دڵە ڕاگەکەت